بەڕێز وەزارەتی پەروەردە و لایەنی پەیوەندیدار ئێمە وەک دانیشتوانی گەڕەکی کۆڕک بیرتان دێنینەوە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان ئەم باڵەخانە پەروەردەیە جوانە کە بودجەیەکی زەبەلەحی تیا سەرف کرد بۆ گەڕەکی کۆڕک کە بووە هۆی دڵخۆشی خەڵکی گەڕەک و دەستخۆشیان بۆ حکوومەت بەڵام مخابن بێ ئەوەی هیچ حیسابێک بۆ هەست و سۆزی ئەم خەڵکە بکرێ ئەم باڵەخانە پەروەردەیە مۆدێرنە کرا بە قوتابخانەی سابیس یان سۆرانی نێودەوڵەتی لە بڕی ئەوەی خەڵکی گەڕەکی کۆڕک لەم پرۆژە پەروەردەیە کە حکوومەت بۆ ئەم گەڕەکەی چێکرد سوودمەندێ خەڵکی گەڕەکە دوورە دەستەکانی تر و شارۆچکەکانی تر لی سوودمەند دەبن بەڕێز وەزارەتی پەروەردە و لایەنی پەیوەندیدار جێگەی ئاماژە پێکردنە دانیشتوانی ئەم گەڕەکە زۆرینەیان پێشمەرگە و مامۆستا و فەرمانبەر و خەڵکی کاسبکارن لەم قەیرانەدا دەبێ بە تاکسی منداڵەکانیان بنێرنە قوتابخانەکانی تر لەم حاڵەتەدا ئەرکی ژیانیان ئەستەمتر و زەحمەتر دەبێت بەڕێز وەزارەتی پەروەردە و لایەنی پەیوەندیدار هەر لەم مینبەرەوە لە ڕێگەی ئەم کەناڵە بەڕێزانەوە ئەم داواکاریەمان دەخەینە ڕوو کە پێویستە ئەم قوتابخانەیە بۆ ئەم گەڕەکە و منداڵە چاوگەشەکانی بگەڕێنرێتەوە سوودی لێ ببیندرێت کە خوازیارین لایەنی پەیوەندیدار خەمخۆرانە بەدەم ئەم داواکاری ڕەوایە بێت و ئەم مافانەمان بۆ بگەڕێنیتەوە و لێرەوە ئەمن دەپرسم لەلایەنی پەیوەندیدار لەو کەسانێکە خۆیان بە خەمخۆری ئەم شارە دەزانن با مناڵێکی ئاوا چاوگەشی خۆیان بێنن کە مناڵەکەی پرسیاری لێکرد باوکە گیان ئەمە لۆچی لەو مەکتەبەی وەرناگیرێم چۆن وەڵامی دەداتەوە بەس ئەو پرسیاریان لێ دەکەم ساڵی پارە سەردانی جەنابی وەزیرەکەم طبیعی نەمدی یعنی لەوانەیە 1000 چوون بەردەکەی نەمدیت وەکەوا و سەرۆکی حکوومەتە یعنی کەس نایگاتێ زایدن ئەوەی لە ئاخر شت عریزەمدایە حریزەکە نووستی مامۆستا عەزیز خۆت دەزانی مامۆستا عەزیز نووستی وەرناگیرێ مدیر تەربیە لە پاشی ئەوەی منداڵەکەی خۆی لێردانرا کە لە قوڕعەش دەرنەچووە یعنی ئەوەیە نەعەدالەتێکە ئەمە بۆی عاجزین بەڕاستی و ژیانیشمان نەما لە بە سیارە و لە بەردەنجی مولدە ئەوانە ئێساش بەڕاستی داواکاریمان ئەوەیە ئەبی جوابمان بدرێتەوە ئەگەر جوابمان نەدرێتەوە باوەڕ بکە ڕێکاریت کاکەینە بەر ئیزراعەتی زیاترەکەین هیوادانی جوابمان دەنەوە ئەو مەکتەبە کە دروست کراوە ئەو خەڵکی دروست کراوە کە لێرە ئیسفادەی لێ بکەن جا داوامان بەڕێز سەرۆکی حکوومەت هەیە لەوانەیە بێ ئاگابی لەو قوتابخانەی کە درایدا کەتی تایبەت داواکەین لە سەرۆکی حکوومەت مافی ئەو خەڵکەی لۆ خەڵکەکەی بژێڕیتەوە نەک مافی ئەو خەڵکە فەقیرە ئێرانە بدەتە کوڕی مەسوولە و مەسوولەکانی دەوروبەری مافی ئەو خەڵکە فەقیرەی دایتە خەڵکی دەورەمەند خەڵکی ئێرەش بە زۆری چینی وەسەت و فەقیرە من دەمەوێت وەکو تەڵەبەک ئەو تەڵەبانەی ئێرە کە لێرە دەخوێنم منیش دەمەوێت وەکووان ئەلێرە بخوێنم مەکتەب لە بەرامبەر ماری خۆمانە دەبی سارە دێتە دوومان باوکم سارە بۆ برتینە دەبێ بچینە حەریقی